محەممەد سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە لەگەڵەوەی کارەبای نیشتیمانی بە ڕێژەیەکی زۆر کەم کراوەتەوە و هاوڵاتیان لەناو زستانێکی سەخت و ساردان کەچی حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان هیچ خەمێکیان نییە و نەوتی سپیان بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکردووە. سەرنجی بەڕێز دکتۆر غالب لەسەر ئەم بابەتە چییە؟ بەڵێ سڵاو لێەوە و لە بینەرانی خۆشەویستان طبعاً ئێمە من ئێستا هاتم لە دەرەوە پلەی گەرما سالب دوو بوو بەڕاستی بەداخەوە بۆ حکوومەتێک کە ناو خۆینەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتێک کە بە خوێنی چەندەها شەهید بوو بەتە حکوومەت و لە 24 ساڵ حکومڕانییانیان توانی کە سوتەبەنی بۆ هاوڵاتیان دابینکەن. طبعاً وەکو ڕوونشم کردوێتەوە چەند جارێک و ئێستا گوێم لە هەدەنگی هاوڵاتیان بوو کە ئەو قسانیان کرد هەموو قسەکانی ئەو هاوڵاتیانە تەواوە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵێکە ئەتوانێت 1,296,000 بەرمیل بپاڵەوێ نەوتی سپی و ئێمە لە هەرێمی کوردستان 1,30,000 ماڵمان هەیە. یعنی بەڕاستی ڕێژەکەی لەوە زیاتریشە کە بەشی احتیاطی هاوڵاتیان بکە. بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە بەڕاستی خۆی بە خاونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نازانێت و حکوومەتێکی ئێمە دەزانین حکوومەتێکی بنەماڵەییە و پێکاتۆ لە حکوومەتی دوو بنەماڵە چ بە بنەماڵەیەکی تاالبانی بێت چ بە بنەماڵی بەرزانی بێ و هەوڵی ئەوە ئەدەن کۆی پارە کۆبکەنەوە بۆ ئەو دوو بنەماڵە بۆ خزمەتکردنی ئەو دوو بنەماڵە. ئەگەر دراسی ئەمە بکەی سیرەکەی ئێمە کاتی خۆی کە نەوتمان بەسەر بەخۆ نەفرۆشت کە بوجەمان لە عێراق نەبڕابوو نەوتی سپیمان بۆ ئەهات لە عێراق و بەرمیلێکمانەدا بە 45,000 دینار. ئێستا عێراق خۆی بەرمیلە نەوتەدا بە 30,000 دینار لەناو بازاڕەکانی عێراق بەرمیلە نەوت 6,000 دینارە. بۆ هاوڵاتیەکی عێراق ئەوەی دەستکەوێ بۆ ئێمە لە هەرێمی کوردستان نەتوانین بۆ هاوڵاتیەکانی خۆمانی دابینکەین کەواتە ئەوە ئەگەیەنێ کە ئەم حکوومەتێکە کە گەندەڵە و حکوومەتێکە نەوتی سپی ئەفرۆشێ بە هاوڵاتیان و ئەو نەوتی کە ئێستا لە بازار هەیە و ئەو حاجی کە بە دەبەی کڕی ئێستا ئەوە نەوتی هەرێمی کوردستانە و لە هەرێمی کوردستان دەپاڵەوێت و بە نرخێکی گران دەدرێ بە هاوڵاتیەکە و من لێرەوەش ئەڵێم کەس نازانێ پارەکەی لەکوێیە. سوور و ئاشکرا دیارە پارەکە ڕاتە بانکی کوردستان و بانکی کوردستان نزیکە لە نێچیروان بەرزانی و خۆیان مامەڵەی پێوە دەکەن چونکە ناکرێ ئێمە نەوتمان کردۆ بە بازرگانی بنزینمان کردۆ بە بازرگانی گازوایلمان کردۆ بە بازرگانی غازمان کردۆ بە بازرگانی کارەبامان نەهێڵاوە و موچەی فەرمانبەران نادەین و خزمەت گوزاریش ناکەین و دەڵێن نەوتە فرۆشین. ناکرێ حکوومەتێک ڕۆژانە 800,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەوە بکە بەڵام هاوڵاتیانەکەی خۆی بەجلیکان بۆن بە دوای نەوتا بگەڕێت. زۆر باشە. بەڕاستی ئەمە شەرمەزاریە بۆ حکوومەتێ من لای خۆم ئێستا شەرمەکەم کە هاوڵاتیانە بینم بەجلیکان نەوتەکڕن بەڵام مەسعود بەرزانی زماندی ئەمن دەدرێژە باس لەوە دەکا کە هەموو جارێک دەوڵەتی کوردی دروست دەکەم. ئەی کاک مەسعود ئەتەوێت دەوڵەتی کوردی بەم شێوە دروستکەی دەوڵەتێک کە بنزینی نەبێ نەوتی نەبێ کارەبای نەبێ موچەی فەرمانبەرەکانی نەدەی خزمەت گوزاری تێدا نەبێ جادەی تیانەماوە دەرمانی تیانەماوە دکتۆر نییە لە گەرمیان دکتۆر نییە لە پارێزگای سلێمانی ئەمە ئەو دەوڵەتەیە کە دروستەکەی ئیتر هەم هاوڵاتیان هەم پێم وایە ئەو حزبانەی کە ئۆپۆزیسیۆنیش بوون ئێستا تێگەشتوونەوەی کە ئەم قسانە هەمووی هیچی ڕاست نییە قسەیەکە بۆ ئەوەی پارە کۆکرێتەوە قسەیەکە بۆ ئەوەی کە گەندەڵی بکرێ قسەیەکە بۆ ئەوەی کە بەڕاستی جارێکی تر سەروەت و سامانی ئەم خەڵکە ببن لە تورکیا و لە وڵاتەکانی تر سەرفیکەن. زۆر باشە دکتۆر ئێوە لە ئەنجومەنی پارێزگا چیتان کردووە بۆ ئەوەی فشار لەسەر پارێزگار و لایەنە پەیوەندیدارەکان دروست بکەن بۆ ئەوەی لەم وەرزی سەرمە و بەفرەدا نەوت بدەن بە هاوڵاتیان نەوەک لە وەرزی بەهار و هاویندا. بەڵێ طبعاً ئێمە چەند ڕێگەیەکمان گرتە بەر بەڕاستی لە زۆربەی ڕێگەکانە نەمانتوانی سەرکەوتوو بین. یعنی ئێمە یەکەم جاداوامان لە عێراق کرد 25 میلیۆنی بۆمان نارد بەڵام دابەشمان کرد بە مانتەقە ساردەکانە وعدیەوەی دا پێمان ڕێژێکی ترمان بۆمانی نەنارد. آخر حەلەکەیەوە بۆ وتمان با بچین بۆ ئێران بزان لە ئێرانی تمان دەسەکەوێت لە ئێرانیش بە نرخێکی گران پێمانێدا ینی بەو نرخەیە ئێستا دێتە ناو بازار هەر بەو نرخەیە ینی ئیسیفادەی نییە بۆ هاوڵاتیان. ئێستا هاتووین ڕێگەیەوەمان گرێتەوە بەربووی لەوە زیاتر گران نەبێ هاتووین فەرزمان کردو بەسەر ئەو کۆمپانیانەی کەس بنزین ئەهێنن دەبێ نەوتی سپیش بێنن. کاکە من لێرە ڕوونیەکەمەوە پاڵاوگەی بازیان کە لە پارێزگای سلێمانیە لە مانگێکە 18 میلیۆن لتر نەوتی سپی بەرهەم ئەهێنێت لە ساڵێکە زۆرتر ئەکات لە 100 میلیۆن لتر کەواتەی ئێمە بەس ئەو بنزینە ئەو نەوتەمان بدەنێ ئەتوانین هەموو ماڵێک لە پارێزگای سلێمانی بەرمیلێ نەوتی بدەینێ خۆی هاتوون سیرکە ئەمە هەم ئیشیان بۆ خۆیان هەم ئیشیان بۆ کۆمپانیەکانیان دۆزیێتەوە هەم پارێش بۆ خۆیان کۆئەکەنە وزارەت و چواردەوری وزارەت. ئیشەکە چی ئەوش ئەوەیە دێت ئەو نەوتە بە توجاری ئەیفرۆشێ بە بازرگانێک
بازرگانەکە عایت خۆیەتی کۆمپانیەکان کۆمپانە سێبەرەکانی خۆیانە دێ بە 100,000 پێدا اینجا لەگەڵ ئەوەشدا ئەوش دێ بە 145 بە هاوڵاتیانێدا ئێکا کە وەرە هیچ نەبێ بە 70,000 بە 6,000 بە هاوڵاتیەکەی بدە بۆ ئەوەی بتوانێت دەستی کەوێت بەرمیلێکی بدەرێ بە 6,000 بەرمیلێکی بدەرێ بە 65,000 هیچ نەبێ بە 70,000 بدەرێ بۆی نەچێ بە 145 بیکڕێ بەڵام ئەم نایەوە بکە یعنی هیچی نەهێڵاوەتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ئیسیفادە بکە خۆی بە گرانی فرۆشێت دێداتە بازرگانێک کە نزیکە لە خۆی و لە بنەماڵەکەی و لە بەرزانی و لە نازانم کێ دێ جارێکی تر ئەوش بە گران بە هاوڵاتیانە فرۆشێت و پارەکەیشی دیار نییە ناکرێتە موچە بۆ هاوڵاتیان کەواتە چەندێک ئێمە باز لە چاکسازی بکەین چەندێک باز لە هەر شتێک بکەین ئەگەر هاتوو هاوڵاتیەک دینارێک نەچوە سەر مەعاشەکەی نەوتی سپێکەی 1 لیتر نەوتی سپی دەست نەکەوت بنزینی بە مەدعوم دەست نەکەوت کارەبای 1 سەعات زیاد نەکرد کەواتە پێشتر لە سەروبەندی ڕاگەاندنی ئەم کابینەیەدا سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆدا کە ئەمە حکوومەتی هاوڵاتی دەبێت بەڵام دەبینین کە وەک بەڕێزت ئاماژەت پێدا حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناویشیدا دوو حیزبی بنەماڵەیی بازرگانی بەسەر هاوڵاتیان وەدەکەن بەتاکید وایە ئێستا جەنابەت پێشەوەی کە من داخلی ئستۆدیۆ بم باسی ئەوەت کرد کە حکوومەتی عێراقی نەوت ئەنێرێ لە پاڵاوگەی کەڵک تەسفیەکرێت کوورەکە کەمە زۆر خەتەرە خەتەرەکەی لەوەیە من ئێستا ڕوونیەکەم بۆ خەتەرەکەی چێ لەوەیە کە بەڕاستی تۆ کە لە نەوت لە کەرکووک و ئەبەی لە کەڵکا تەسفیەکەی لەبەرەوە کۆمپانیای کار استفادە بکە کەواتە ئیشیان دۆزیێتەوە بۆ کۆمپانیەکانی خۆیان ئەمە یەک زەرەر لە کەرکووکەدا بۆ لەبەرەوە کەرکووک ئەیان وزارەت ئەیویست پاڵاوگەیەک لە کەرکووک دروستکە ئەگەر پاڵاوگەیەک لە کەرکووک دروست بکرایە هاوڵاتیانی کەرکووکە کەوتنە ئیش دوایەوە ئەم منتەقە پاڵاوگەی تێدا بوو بەڵام پارتی بە هەموو هەوڵێکی ئەوە ئەدا کە پاڵاوگە لە کەرکووک دروست نەکرێت دێ لەوێ تەسفیەکە ئەنجا دێ بە پارە تەسفیەکە باشە تو ئەمەندە توانات هەیە بتوانی 45,000 بەرمیل بۆ عێراقی تەسفیە بکەی باشە بۆ خۆتی بۆ تەسفیە ناکەی بۆ نایی بۆ حکوومەتی هەرێمی تەسفیە بکەی بۆ تۆ 800,000 بەرمیل نەوت ئەنێریتە دەرەوە بە حەقی نابینی کە جلیکانێکی نەوت بدەی بە هاوڵاتیەکانی خۆت غاز لێرەوە ئەتوێ بینێری بۆ تورکیا بۆی کارەبا دروستکە بۆ تورکیا کەچی گەرمیان کارەبای تیانێک کە غازەکەی تێدایە ماوەیە پێشەسا دەستیان برد بۆ ئەوی غازی ماڵانش گرانکەن ئێمە نەمان هێڵاو نەمان هێش غازەکە گرانکەن ینی ئەمانە دەست ئەبەن بۆ هەموو شتێک دەست ئەبەن بۆ هەموو ئەو شتانەی کە خزمەتگوزارین و کە هاوڵاتیان سوودمەند ئەبێلەی لێتی ناشارمۆ بە ڕوون و بە ئاشکرا بە هاوڵاتیانی ڕائگەێنم ئەم حکوومەتە حکوومەتی هاوڵاتیان نیە حکوومەتێکە کە بەڕاستی هەموو ئیشەکەیان لە سێ کەس بێگاتۆ نێچیروان بەرزانی ئاشتیێورامی قوبا تاڵەبانی ئەم سێ کەسە بەڕاستی بەرپرسن بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئەمان هەموو پلانێک و استراتیجێکدانن و ئەمان وایان کردووە بوونەتە ئەندازیاری دروستکردنی قەیران بەڕاستی ئەم قەیرانەی کە دروست بۆ هەمووی دروستکراوە هەمووی ئەتوانی چارەسەر بکرێ بەڵام ئەوان نانەوێت چارەسەر بکەن بۆ ئەوەی خۆیان استیفادە بکەن و ئەو کۆمپانیانەی کە نزیکن لە خۆیان استیفادەیانە بێت زۆر باشە کاک دکتۆر پرسیارێکی منطقی شەیە کە باستەوە دەکرێت هاوڵاتیان دەپرسن ساڵی پارێزگاری پێشووی سلێمانی توانی لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوە لە بەغداوە بڕەنەوتێک بۆ پارێزگای سلێمانی دابین بکات و ماڵان بەشێک لەو نەوتە کە بەرمیلێکنەوە بۆ وەربگرن بەڵام ئێستا کە دەبینین لە دوای ئاڵوگۆڕی دەسەڵات لە پارێزگای سلێمانی ئیدارەی خۆجێی شارەکانی نەیتوانیوە هیچ بڕەنەوتێک بۆ هاوڵاتیان دابیم کە کار ئاسانیەکانی پارێزگاری پێشوو و ڕێگریەکانی ئیدارەی ئێستا چییە؟ پەیوەندی بە ئاڵوگۆڕەکەەوە هەیە یاخۆت حکوومەتی بەغدا ڕێگرە و جوابی داواکاریەکانی ئێوە ناداتەوە؟ تەبعاً ئێمە هەر کەسێک لە حەزبی ئەمە بێ و لە حەزبێکی ترش بێکاری باش بکە ئێمە دەستخۆشی لەکەین بەڵام ئەبێ بە وردی کەین و کارە باشەکان چییە؟ بۆ نمونە بەڕێز دکتۆر ئاسۆ ڕۆژ بۆ بەغا کە هاتەوە بە ئێمەی ودوتی کاکە من مەحاویلەم بە هەدێناوە وەڵام مەحاویلە دەرچوو قەرزار بارمانی کرد 130 مەحاویلە هێنابوو 30 مەحاویلە هەدێبوو 100 مەحاویلەی بە دوو قات پێمان فرۆشرا بوو ئێستا محافەزە 5 ملیۆن دۆلار قەرزارە دەبێت پارەکەی بدە ئەمە یەک دوو بۆ مەسەلەی نەوت بەڕاستی پێش لە کاتی دکتۆر ئاسۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارەی دەرنەکردو بوو کە بڵین سوتەمەنی یان نەوتی سپی بە مەدعوم نەدا بە هاوڵاتیان ئەو بڕیارە لە ئەم ساڵەوە دەرکرا و ئێمەش هەوڵمان داوە و بە تەنسیقیش لەگەڵ ئەوانە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانیشە کە بۆ ئەوەی نەوتی سپی بگاتە هاوڵاتیان بەڵام حکوومەتی عێراقی بەڕاست و دروست لە ئەخیرۆ ئەمەی بە ئێمە وتووە ئەویش حەقی خۆیەتی و قسەی ڕاستەکە دەڵێت ئێوە پاڵاوگەیەکتانەیە لە پارێزگای سلێمانی
18 ملیۆن بەرمیل 18 ملیۆن لتر تەصفیە ئەکات و بەشی پارێزگاکەتانەکە بۆچی حکوومەتەکەتان بە هاوڵاتیانی ئەفرۆشێ بە 145,000 بۆچی من بدان دەمێ یعنی بەڕاستی ئەم قسەیشە معقولە ئەوەشی کە داوی پێمان 25 ملیۆن لترەکە بەڕاستی وەکو پیاوەتێک بە ئێمەی داوە و دەستکەوتی چەند لایەنێک بوو بەس دەستکەوتی نە پارێزگاری ئێستاە نە دەستکەوتی پارێزگاری پێشووە دەستکەوتی ئەندام پەرلەمانەکانە دەستکەوتی لایەنەکانە دەستکەوتی حیزبەکانە دەستکەوتی چەندین کەسە کە ئیشی تیا کردووە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانە سوودمەند ببن بەڵام ئێمە لە پارێزگای سلێمانی پێویستمان بە 106 ملیۆن لتر نەوتی سپی هەیە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیەک لەم پارێزگایە یان هەموو ماڵێک لەم پارێزگای یەک بەرمیل زۆر باشە ئەوەشمان دەست نەکەوتۆ تا ئێستا زۆر باشە کاک دکتۆر پرسیارێک کە بە کورتی وەڵام دێوە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە کات نەماوە بەڵام مەبەستمەوە پرسیارە بکەم حکوومەت هەموو ڕێیەکی لە هاوڵاتیان بڕیوەتەوە کە بە ئاسایی ژیان بکەن و تەواوی چاکسازیەکانیش یاخود ئەوەی کە پێی دەوترێت چارەسەری قەیرانی دارایی لەسەر شانی هاوڵاتی کەڵەکە دەبن ئەم دۆخە لە کاتێکدا کە حکوومەتی هەرێم لە بەردەم پرۆسی هەڵبژاردندا بەڕای تۆ چۆن دەکرێت کۆمەڵگە پڕ بکەن لە قەیران و دووس بەش داوای دەنگی لێ بکەن ئەزانی ئەمان ئەزانی ئەوەی ماکیفیلیا بەکارێنن کۆمەڵگە پڕ لە قەیرانەکەن دوای بەشێک لە قەیرانەکەیان بۆ چارەسەرەکەن لە حملەی هەڵبژاردن و بۆ ئەوی خەڵک دەنگیان پێ بدات بەڵام دەبێت هاوڵاتیان بەڕاستی بەرچاوڕوونیان هەبێت ئەم دوو حزب ئێستا حکومڕانی ئێستا بەشێکی زۆری حکومڕانی هەرێمی کوردستانەکەن دوو حزبێکن بۆ بنەماڵەیان ئیشەکەن بۆ کۆمپانیەکانیان ئیشەکەن و دەبینی لە بەرچاوی خۆمان کۆمپانیای نۆکان و نازانم چی لە پارێزگای سلێمانی هەموو کۆنتترۆلی وەزع و سوتەمەنی ئەم منتقەیانە کردووە و نەوتی هەرێمی کوردستان کراوەتە دوو بەشە بەشێکی بەدەست یەکێتی وەیە بەشێکی بەدەست پارتی وەیە و داهاتەکەی لە بەرچاومانە بە هەر لە مانگی 2017 1 ملیار و 145 ملیۆن دۆلار نەوت فرۆشراوە بەڵام بەداخەوە نە هاوڵاتیان سوودمەند بوون نە پرۆژە سوودمەند بوو نە خزمەتگوزاری هەیە جادەکانمان هەمووی تێک چووە نە دەرمانەیە کەواتە هەتا ئەمان نەوتیان بەدەستەوە بێ هەتا ئەمان داهاتی خەڵکیان بەدەستەوە بێ بەکارێنن بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیان بەڵام لەبەر دەبێت جارێکی تر ئەوە بڵین دەبێت چاودێری دارایی دەبێت لایەنە پەیوەندیدارەکان دەبێت پەرلەمان ئەمانە کارا ببن بۆ ئەوی بتوانین هیچ نەبێت بەشێکی زۆر لەو داهاتی کە ئێستا لە بەردەستیاندایە و وەکو خۆی کوردەواری دەڵێت دز حەزی لە ماڵی پشێویە ئەم پشێویە بۆ ئەوان زۆر لێ دەکەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر غالب محەممەد سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵم بووی.